بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و باینتان باش، ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. هاوڕێ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. نوێداری تاکۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەستخۆشە. سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئاز و خۆشەویست، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێدا هاتین و خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ئامادەکاریەکانی تاقیکردنەوەی خولی یەکەمی وەرزی یەکەمی کۆتایی کە بزانین چۆن ئامادەکاری کراوە بە چه شێوازێک تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت و هەروە باز لەوە دەکەین کە لایەنە پەیوەنددارەکان و کەرتی پەروەردە تا چەند لەگەڵ ئەم تاقیکردنەوەانەدایە و چۆن ئامادەکاری کردووە هەروەها ئەو خوێندکارانەی کە نەخۆشیان هەیە خود ناتوانن ئامادە بن لە تاقیکردنەوەکاندا دەبێت کاتێکی دیکە ئەو تاقیکردنەوەانە ئەنجام دەنەوە. کۆمەڵێک پرسیار و بابەتی دیکە کە لە تەوریەکەماندا لەو بارەوە لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی لەبارەوە دەکەین. بەڵێ هەر تەوەری دووەمیشمان پەیوەندیدار بە تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم دەبێت، بەڵام ئەم جاریان جیاوازتر بۆ خێزانەکان بابزانین ئەو خێزانانەی کەوا خوێندکار و قوتابیان هەیە و هەروەها بەشداری دەکەن لەم تاقیکردنەوەانە یان بە شێوازێکی گشتی کەشی ماڵەوە دەبێت چۆن بێت لە کاتی تاقیکردنەوەکان بۆ خوێندکاران. کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک ڕێکار هەیە گرنگن کەوا دایک و باوکان یاوەخود خێزان و سەرپەرشتیارانی قوتابی خوێندکاران بیانزانن لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان تاوەکو کەشێکی ئارام و زانستی بۆ قوتابی و خوێندکاران لە ماڵەکان دروست بێت بۆی سەرکەوتوو بن لە تاقیکردنەوەکان. بەڕازان خۆشەویستان دەستپێک دەچین لای کەش و هاوزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چینشوان پێم وابێت بەرامبارین دەست پێ دەکات و ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پێکەوە بینەری دەبین زانین کەش و هەوا چۆن دەبێت. دووبارە سڵاوتان لێبێ عەزیزان. بە پێی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان قوتابی خوێندکاران کە بەشداری دەکەن لە تاقیکردنەوەکان بە شێوازی سیستەمی وەرزاتەوە ئەتە وەرزی یەکەممان هەیە لەگەڵ وەرزی دووهەم و هەروەها تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ. بێگومان نمرەکانی هەر وەرزێک ڕاستەوخۆ کاریگەری هەیە و هەروەها دەبێتە بۆ ئەوەی کە لە نێو پەروەردە پێی دەوتێ معدەلی کۆتایی کۆنمرەی کۆتایی زۆرێکی گرنگی هەیە بۆیە ئەم تاقیکردنەوە وەرزیانەش تاقیکردنەوەیەکی گرنگن. زۆرێک لە جۆرەکان کۆتایی وەرزەکەی ئەوەی خوێنراوە تاقیکردنەوەی پێدا دەکرێت. بۆ قسە و باس لەسەر ئامادەکاریەکانی ئەم تاقیکردنەوانە کە ڕەنگە بۆ قوتابی خوێندکاران گرنگ بێت هەروەکو باسیشمان کرد لە تەوەری دووهەم زیاتر باس لەوە دەکەن خێزانەکان چۆن پاڵپشت بن هەروەها چۆن کار بکەن بۆ ئەوەی خوێندکاران سەرکەوتوو بن. پێم وابێت بەڵێ سبینێ دەستپێکی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی کۆتایی وەرزی یەکەمە و لە تەوریەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەوەی کە بزانین ئەو ئامادەکاریانە چین کە لەلایەن کەرتی پەروەردەوە کراوە هەروەها بزانین ئایا ئەو پێداویستیانە و کەرەستانەی کە پێویستە بۆ تاقیکردنەوەکان جێبەجێ کراوە هەروەها باز لەوەش دەکەین کە زۆرێک لەم کاتەدا لەوانێ زۆر لە خوێندکاران نەخۆش بن یاخود بەهۆی گرفتێکەوە نەتوان بەشداری لە
تاقیکردنەوەکان بکەین بزانین لە چه کاتێکدا ئەو تاقیکردنەوەی ئەنجام دەدەنەوە بزانین بە گشتی ئامادەکاریەکان چین لەلایەن کەرتی پەروەردە و هەروەها تاقیکردنەوەکان و شێوازی تاقیکردنەوەکان و پرسیارەکان بە چه شێوازێک دەبێت لەگەڵ میوانەکەمان کە بەڕێوەبەری کەرتی پەروەردەی لە دەڤەری پەروەردەی سلێمانی بەڵێ گفتوگوی لەبارەوە دەکەین کە گەرمیوانەکەمان ئامادە بێت. بەڵێ دانیات پێشەوەی میوانەکەمان ئامادە بێت و قسەوباز لەسەر کەشی ئیمتیحان بکرێ بەڕاستی تاقیکردنەوە و کەشی نێو و تاقیکردنەوە و ئامادەکاریەکان بە تایبەت ئەوانەی کە قوتابی خوێندکار بوون بەڕاستی ئسترێس زۆرە، قەلەقی زۆرە، ئیدی قسەیەکی خۆشیە لە وەخت خۆشی ناپلیۆن لە تاقیکردنەوە ترساوە نیوەی دنیای گرت کەچی لە ئیمتیحان ترساوە بەجددی ئیمتیحان لە ڕووی دەرونیەوە بۆیە گرنگە کاراسانی بۆ خوێندکاران بکرێت کە بە دڵدەرونێکی ئارامە و بچنە سەر تاقیکردنەوەکان چکە لە کۆتایە ئەوەی خوێندویانە لەسەر ئەو پەڕێی کە وەڵام دەنەوە دەبێت نمرە وەربگرن کەسان کاتێک کەچنە تاقیەکی کار تا ئەو دقی ئەچێتە ژوورەوە کتێبەکەی بەدەستەوە یەکی کەژەیە هەر هەرفشی بە وەزاکە دێت و هەر ئاساییە ڕاستە. بەڵێ دیارە پێشوەی بچینە لای میوانەکەمان هاوکارانمان چوونەتە سیمینارێک کە لە سیمینارەکە بۆ چۆنیەتی خۆ ئامادەکردنە بۆ تاقیکردنەوەکان بە دیاریکراویش کۆمەڵێک تاقیکردنەوە کە زۆر هەسیارە وەک تاقیکردنەوەی پۆلی 12 بەڵام بە گشتی تەواوی تاقیکردنەوەکان کەشوهەوایەکی تایبەتیان هەیە بۆی خوێندکاران زیاتر ئامادەکاری و وەروەها ڕۆحێتێکی بەرزیان هەوێت پێشەوەی بچینە لای تەوەرەکەمان ئەو سیمینارە دەبینین پێکەوە دواتر درێژە بە بابەتەکەمان دەبین. بێگومان پێویستە دەستخۆشین بۆ ڕێخانی ئەم سیمینارە بەتەبەتی لەم کاتەشا کە ئێستا ئێمە نزیکی ئیمتحانی 16ەکە ئەبینەوە زۆر پێویستە بمان چکە تەلەبە ئەها قەلەقە و وەرەیدا ئەبەزێ بێگومان لەم کاتەیە زۆر پێویستە دەستخۆشین بۆ ڕێخانی ئەم سیمینارە هەیە. طبعاً زیاتر لە کاتی تاقیکردنەوەکان پێویستە تەلەبە هیلاکە سترێسی زۆر لەسەرا لەو کاتان زۆر زیاتر پێویستە. وەڵی پێش تاقیکردنەوەکان بکرێت زۆر باشە لەبەرەوەی ئیسا قوتابیان بە تایبەتی پۆلی 12 سترێسیان زۆر لەسەرە بیرەکەنەوە ئەترسن لەوەی کە دەرەجە بێنن ئەگەر یەکیە قسەیەکیان بۆ بکە بۆن منە کە دکتۆر بەختیار قساکە سترێزە قوتابیان کە مەکات و دەرونیان ئارامە بێت و ئای دەستخۆشیان لێکەین ئینشەڵا بەردەوام بن زۆر باش. بەڕاستی سیمینار بۆ خوێندکارانی پۆلی 12 زۆر گرنگی هەیە بۆی بەڕاستی لە هەرێمی کوردستانە بوار بەوارێکە پەروەردە پاک بخرێ بەڵام ئەم سیمینارە زۆر گرنگی هەیە بۆ پۆلی 12 بۆی خوێندکارانمان هەندە بۆ زیاتر خوێندن. بەڕاستی ئەوانەشی کە ئەم سیمینارە ناکەن زۆر دەستخۆشیمان لیان هەیە بەڕاستی خۆیان تەرخان کردووە بۆی کە قوتابیانی هەرێمی کوردستان ئەنجامێکی زۆر باشیان هەبێ. بەڕاستی ئەم سیمینارانە زۆر سوودی هەبێ بۆ خوێندکارانی پۆلی 12. سپاس بۆ بەڕێستان ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ سنتەری پەرەپێدانی لاوان دەچم سەماڵ هەستاین بە ڕێخستنی ئەم سیمینارانە دوو سیمینارە بۆ قوتابیان بە تایبەتی تریش بۆ قوتابیانی قۆناغەکانی ئامادەی بۆ زانکۆکان. ئێمە لێرەمە بەسمانە کە نزیک بووینەتەوە لە تاقیکردنەوەکان بۆی بتوانین سوود بگەنین بە قوتابیان لە
لەو کاتانێک کە کاتی ئیمتیحانە چۆن بتوان وەڵام بدەنەوە چۆن خۆیان کاتەکانی خۆیان ڕێکخەن و چۆن خۆیان ئامادە بکەن بۆی بتوانن سەرکەوتن لە تاقیکردنەوەکانە ئەمە ئامانجی ساڵتان لێ بەدازان و خۆشەویستان ساڵانی ڕابردووتر پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوەندەکانی خوێندن بەهۆیەوەی کە مامۆستایان بایکۆتیان کرد خوێندن تا ڕادەیەک فەکی کەوتووە دواتر هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی زۆر ڕۆژەکانی خوێندکاران کەوتاوە تایدا خوێندن هیچ نەخوێنرا و پرۆسی خوێندن تا ڕادەیەک پەکی کەوت بە تایبەتی تر دەمانێت لە گەڵ میوانەکەماندا گفتوگوی لەبارەی و کەنەویژەوەیە کە ئەم ساڵ هەڵسەنگاندنیان چێ بۆ پرۆسەی خوێندنی ئەم ساڵ و تاقیکردنەوەکانی ئەم ساڵ و هەروەها باس لەوش دەکەی کە ساڵانی ڕابردووتر ئایا کاریگەری هەبوو لەسەر توانستی و زانستی قوتابیان لەم ساڵدا و هەروەها بەگشتیش باز لەوە دەکەین کە ئامادەکاریەکان چین لەبارەی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم کە میوانەکەمان ئەگەر ئامادە بێت. بەڵێ دانیار بێکمان تا چینە لای مامۆستا دڵشاد دیارە ئیدی ڕۆژی یەکشەمەیە و هەروەها ئەوانیش لە ئەرک و ئیشی خۆیانە ڕەنگە سەرقاڵی زۆر بێ بەڵام بەڕاستی من پێم خۆش بوو سەرنجێک لەسەر ئەو جۆرە لە سیمینار بدەم کە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر بگەڕێینەوە بۆ قۆناغی خوێندن یاخود ئەو قوتابی خوێندکارانەی ئێستاکە لە قۆناغەکانی خوێندنن بەڕاستی بمانەوێت نەمانەوێت بیرکردنەوە و هەروەها قۆناغ و گەشە و تەمەەن دەوری هەیە ڕەنگە لەو قۆناغانە بەڕاستی ئێمەش پێمان خۆش بوو بێ یاخود چاوەڕێ بووبین وها سیمینارێکمان بۆ بکرێت تۆزێک دڵگەرومان هەوەن و ئارام بێتەوە ئەوەندە لە ترسمان لە تاقیکردنەوەکان نەبێ ئەوەندە ترسمان لە سەرکەوتن نەبێ زۆر گرنگە قوتابی خوێندکاران نەترسن لەوەی کەوا دەچنە تاقیکردنەوە چونکە لە کۆتاییە ئیدی قۆناغێکە تۆ دەبێ بیبڕی ئەوەندەی دەیزانی ئەوەندەی فێر بووی ئەوەندەی خوێندوتە لە وەڵام دەدەیتەوە زۆر جار خوێندکارانمان هەبووە هاوڕێی خۆمان هەبووە لە ڕووی ئاستی زانیاریوە لە هەمومان باشتر بووە توانیوێتی باش بخوێنێت بەڵام ڕۆژی تاقیکردنەوە نەتیجەیەکی باشی هێناوەتەوە تەنها لەبەرەوەی لە چۆنیەتی شێوەکانی وەڵامدانەوەی پرسیارەکان هەڵی کردووە شپرزە بووە وەروەها ترسی هەبووە ئەمە وا دەکات کەوا قوتابی خوێندکار ئامانجەکەیان نەپێکن و هەروەها نمرەی بەرز بەدەستنێنن وێڕایەوەی خوێندوشیانە وێراوی تەواوی وەڵامی پرسیارەکان دەزانن کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک ڕێنمایی هەیە بەڕاستی لەم جۆرە لە سیمینارکردن ئەوە جێگەی دەستخۆشیە کەوا ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە زۆربەی شار و شارەچەکان هەوڵ دەدا ئەم جۆرە سیمینارانە بکات تا قوتابی خوێندکار واعیتر بن و هەروەها شارەزاتر بن سترێسیان کەمتر بێ کەچن تاقیکردنەوەکانەوە زۆر گرینگە چۆن وەڵامی پرسیارەکان بدەینەوە کەی دەست لە خوێندن هەڵگرین کەی ئیتر کاتێەوە هاتوێ ئێمە تۆزێک چەند پلەکێکە نیوش کاتژمێرێکە زیاترە پێش تاقیکردنەوەکان بە مێشکێکی ئارامەوە بچینە ژوورەوە لە سترێسی تاقیکردنەوە نەترسن. شوان ئاماژەت بە شتێک کرد کە ساڵانی ڕابردوو کەمترین ئەم سیمینار و بابەتانە هەبوون پێم وایە کە ڕاهێنەرانی گەشەپێدانی مرۆیی پێیان وایە کە لەم ساڵانەی ئێستادا زیاتر فەزایەکی میزاجی و سۆشیال میدیا و ئەلکترۆن و یاری ئەلکترۆنیەکان بوونی هەیە پێچێ دەمە کاریگەرێکی زۆری هەبێت لەسەر توانستی و کۆششکردنی خوێندکاران و قوتابیان بۆیە ڕاهێنەران زیاتر لە ساڵانی ڕابردووتر هەوڵی ئەوە دەدەن کە قوتابیان سەرکەوتنی زیاتر بەدەست بێن و کاریگەری باشیشی هەبووە بۆ فیدباکی کە لایەن قوتابیان و زۆر جابیستومانەتەوە ئەو جۆرە سیمینارانە سوود و قازانجێکی زۆری هەیە کە بۆی کە وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد لە کاتی تاقیکردنەوەکاندا زۆر سترێس هەیە و زۆر دەروونێکی نەئارام هەیە بۆیە ئەم جۆرە خلوسی مینارانەوە دەکات کە ئەو قوتابی ڕاهێنارێکی باش بکات و بتوانێت خۆی ئامادەکات بۆ ئەو تاقیکردنەوەی کە دێتە پێشی و تایدا بە سەرکەوتووی ئەنجامی بدات. ڕێژە بەیانی پێم وابێت کە تاقیکردنەوەکان دەست پێ بکەن. خۆی دانیان خاڵێکی زۆر گرنگی ڕەنگەسە بەشێک لە خوێندکاران ئەم سیمینارانیان بۆ نەکرابێ یاخود لە شوێنێک بن
ئیتر دوورە دەست بێ یا خۆت ڕێژێکی زۆر قوتابی خوێندکاری لێ نەبێ ئێستاکە چۆن سۆسیال میدیا و تەکنۆلۆژیا و موبایلی زیرەک و تۆڕەکانی ئینتەرنێت ئەکرێ سەرقاڵمان بکە لە کاتمان بگرێ لە خوێندنمان دوور بکاتەوە خۆ لە باڵی شاک ئەتوانین سوود لەم بابەتانە وەرگرین تەواوی ئەو سیمینار و ئەو ڕێنمایانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆسیال میدیا لە ئەکرێ بەدەست بهێنێت بەڕاستی گرنگە خوێندکارانیش چەندێک لە پاڵ زانستیانە خۆیان ئامادە دەکەن بۆ تاقیکردنەوە ئەوەندەش خۆیان ئامادە بکەن بۆ بەڕێوەچوون و ڕێوڕسمی تاقیکردنەوە کە چونکە لە کۆتاییە بۆی تۆپچی بۆ تاقیکردنەوەی بەڕاستی تەنها ئەو زانیاریانەی کەوا خوێندوتە کافی نیە بەڵکو ئوسلوبی و ڕێکاری وەڵامدانەوە چۆنیەتی چوونە ژوورەوە چۆنیەتی ئاسوودەکردنی مێشکرد ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەرەوەی کە بتوانانی وەڵامێکی باش و هەروەها نمرەیەکی باش بەدەست بێت. لەگەڵ ئەمانشدا لە تەوری دۆمیشماندا هەڵ دەدەین کە ئامادەکاریەکان وەبزانی خوێندکات چۆن خۆی ئامادە بکات بۆ تاقیکردنەوەکان وەروها باز لەوە دەکەین کە گرنگە خێزانەکان لە ماڵەوە چۆن ئامادەکاری بکەن بۆ قوتابیانی کە هەیەە لە ماڵەوە تاقیکردنەوە ئەنجام دەدەن و باز لەوەش دەکەین کە گرنگە لەم کاتانەدا سەردانیکردن و میوانداری و کۆمەڵی بابەتی دیکە کەم بکرێنەوە کە ئەمەش کاریگەریەکی زۆری دەبێت لەوەی کە ئەو قوتابیە تاقیکردنەوە ئەنجام دەدات بۆ بتوانێت سەرکەوتنی زیاتر لە تاقیکردنەوەکانیان بەدەست بێنێت ئەگەر میوانەکەمان ناوە دەوێت بڵێ چینە لای بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی مامۆستا بەیانیت باش سڵاوت لێبێ سپاس بۆم دەرفەتە پێمان خۆش بوو پێشەوەی بچینە ناو باسکردنی ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم سەرنجی بەڕێستان لەسەر پرۆسی خوێندن لەم ساڵ بەتایبەت لە ساڵانی ڕابردوو بەهۆی بایکۆتی مامۆستایان وەروە ڤایرۆسی کۆرۆنا چەند مانگێک لە قوتابی خوێندکار لە هۆڵەکان دابڕان ئەم ساڵ سەرنجی بەڕێزت لەسەر پرۆسەی خوێندن و وەروەها تەواوکردنی مەنهەجەکان و بابەتەکان. بەڵێ بەیانی جەنابتان باش بەیانی بینەرانی کەناڵی پێیان باش زۆر سوپاس بۆم بەسەرکردنەوەیە ئەتوانم بڵێم سوپاس بۆ خوا و بۆ هەموو دامدەستگاکانی حکومەت و بۆ ماندووبوونی مامۆستایان هاوکاری قوتابیان و خوێندکارانی کەسوکاریان ئەم ساڵ ئەتوانم بڵێم ساڵێکی دەگمەن و ساڵێکی زۆر ئاسایی و زۆر بەڕێکوپێکی بەڕێوە چوو و تەمەناکەم ئەم ساڵ بۆ وەرزی دۆمیشمان بە و ئاراستەیە بێ و هەمومان ڕێنمایەکان جێبەجێکەین و باشترین پرۆگرام بخوێنین بۆی هیچ نەبێت کەمێک لە خەم و ئازار و کەم خوێندن و دابەزاننی ئاستی زانستی و پەروەردەی ساڵانی ڕابردووش تاویستکەینەوانێ. خۆتان زانن ئەم ساڵ لە سبەینەوە دەی مانگ تاقیکردنەوەی کۆتایی وەرزیەکەم دەست پێکە و هەتا 19 مانگ بەردەوامە بێ بۆ ئەو قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەی ئەکادمی بەڵام 20 مانگیشمان هەیە خوێندنی ئیسلامی بابەتەکانیان زیاترە ڕۆژێک تاقیکردنەوەکانیان زیاترە بۆی خوێندکار و قوتابی باڵێن خشتەی وانە و تاقیکردنەوەکانیان زۆر زەخت نەبێت لە سەریانەوە سوودی لێبینن. لە دوای ئەوە لە 21 مانگ کاهینی خۆی عوتڵەیە 22-24 یەک پشووە بێت و لە 25 یەک دەسەکەین بە یەکەم ڕۆژی وەرزی دووەم بە ئینشەڵا بە سەرکەوتووی بە دوور لە ناخۆشی و نەخۆشی و ئەم ڤایرۆسە. مامۆستا دڵشاد بە گشتی ئامادەکاریەکان خۆی لە چی دەبینێتەوە بۆ تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەم؟ بەڵێ تاوان یەکەم شت ئەو پرۆگرامی کە خوێنراوە ئەو بابەتانی کە خوێنراوە بە پێی دابشکردنی بەڕێوەتی گشتی پرۆگرامەکان چاپەمەنیەکان لە وەزارەت تا بە پێی بە شەوانەکان تەحدید دەکرێت تاقیکردنەوە لەو بابەتانەیەکرێت ئەوەی هەیە ڕێنمایی تاقیکردنەوەکانیشمان هەیە ئەبێت ئەو پرۆگرامانە لە 150 نووسینەکی بێ و لە 150شی ئەبێت هەڵبژاردن بێ ئەمە ڕێنماییە و ئەبێ هەمومان جێبەجێکین بۆ هەموو قۆناغەکان بە تایبەتی پۆلی 4 بۆ هەتا پۆلی 12 ئەمەش هۆکارێکە بۆی هەم خوێندکار تعبیر و نووسین و ئەوانەی بیر ناچێتەوە هەم هەڵبژاردنەکەش بۆ ئەوەیە کا لێسەوە ئامادەیەکی بۆ پۆلینۆ و هەروە بۆ پۆلی 12 کە خۆتان زان فۆرمی سۆمالمان هەیە و ئەوەش هەموو قوتابخانەکان ئامادەیان کردووە ئەوەی لەسەر ئێمە وەکو بەڕێوەتی گشتی پەروەردە و وەزارەتی پەروەردە ئەتوانم بڵێم ئەم ساڵ دووشتی باشمان کرۆ. یەکەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا 3 ملیار پارە تەخسیس کا بۆ قوتابخانەکان و ئەممان تەوزیع کرد بە پێی عەدەدی خوێندکار
هەر قوتابیەک 1600 دینارێکی بەرکەوت بۆ قەرتاسی و پێداویستی ئانی لە بیدایەتە دوایەوەش کە فرۆژگاکانمان داوە بکرێ ئەویش مەبلەغێکی باش نزیکەی 1670 دینارێک بەرە خوێندکاری و قوتابی کەوتووە ئەمەشمان تەوزیەکەوە پێی عەدەدەکان نەوتمان دابین کرۆ بۆ قوتابخانەکان و هەروەها دەمامک و مادی پاکشکەرەوەمان دابین کردەوە و ئەتوانم بڵێم ساڵی پار و ئەم ساڵ هەم پار لە هاوی نابوو کۆمەڵێک خوێندکەرەوەمان دابین کردەوە ئەم ساڵیش لە بیدایە تا کۆمەڵێک سۆپا و هەروەها لاپتۆپ بە ژمارەی کەم بە تایبەتی بۆ شوێنانەی کە کارەبانە لاگەڵ وایت بۆرد و ڕەحلەشمان تەوزیع کردو ئێستاش وەجبەی کەمان وات و لایندەیە هەوڵین ئەوانەش جێبەجێکین دابینیکەین واتە ئێمە ئەوەی هەبێت دەعمە مادیەکەی هەیە بۆ مەسلەی پەڕا و وەرەقە و پێداویستیەکانی تاقیکردنەوە حیبری ئیستینساخ و پرنتەرەکانیان ئەوانەمان دابین کردووە زۆر باشە مامۆستا دڵشاد لەبەرەوەی با بڵێن سنووری بەڕۆبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەشێکی زۆری ناوچە شاخاویەکانیشی لەسرە پێم خۆش بزانم قوتابخانەکانی ئەوێ بە جیاوازتر کاریان بۆ کراوە لەبەرەوەی ڕەنگەمە لە سنووری پەروەردەکانی تر تۆزێک یان نەبێتە و گرفتە بەڵام بە دیاریکراوی ڕەنگەم گرفتانە بۆیەوە دروست بوو بن شکر کێشەی ناوچە شاخاویەکان قوتابخانەکانی ئەوێش چارە کراوە ینی کێش و گرفتیان نییە ئێمە پرۆسەی مەسلەی دابشکردنی نەوتمان هەیە لەبەر سەرما و سۆڵە و پێش ئەوەی کۆتایی با بڵێن کۆتایی ئەم ساڵی ڕابردوو 2021 و پێشەوەی پشۆکە دەست پێ بکەین مەسلەی ڕەزامەندی نەوت درا بە پێ ئەو بڕی کە بەڕێوەبەرتی پەروەردەکان دەستیان داوایان کردو و ئێمە لە ناوچە شاخێوەکانی شارباژێر و قەرەداخ و هەندێک پێنجێن و دوکان و پشدەر ئەوانەوە زیاتر دەستمان پێکرد و ئەتوانم بڵم نەوتی تەواویان بۆ چووە و بۆ ئەوەی جەنابەت و هەم بینەرانیش و ئەوانی کە چاویان لە بەرنامەیە بزانن خۆتان زان ساڵی پار ئێمە تەنها پۆلی دوانزەکان بەردەوام داوامیان کردووە و هەموو ڕۆژێک بووە پۆلەکانی تر لە حوتی دوو داوامیان کرد هەتا 11 سێ و بە تەناو بوو دواتریش یعنی بەس تەنها ئەو فترێ نەوتیانەویست کە ئەوانیش نەوت و خەزنێکی زۆریان هەبوو کەواتە ئەگەر بڵین بۆ ئەمساڵ لەوانەیە بڵم زۆربەی ئامادەیەکان پێویستیان بەنەوت بوو بێ هەر هەمویان بۆیان چوە و ئێمە دڵنیایانەکەینەوە لە حسەی بەڕێوەبەرتی گشتی و هەندێکی کەشمان ماوەی ساڵانی ڕابردوو کە خەزمان کردووە واتاڵێ بۆ ڕۆژێک دامان ناوکە خوانە خواستە ڕەزامەندی حکومەت تاخیر بێت و ئەمەمان هەیە لە بەردەسا هەر کەسێک نەوتویست ئێمە لە خزمەتیانان بۆیان داوینەکەین و نایڵین کێشیان هەبێت ماوەستە دڵشاد ئەگەر لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکاندا قوتابیە گرفتێکی بۆ دروست بوو یاخود بۆی نەخۆشیەکەەوە نەیتوانی بەشدار بێت لە تاقیکردنەوەکاندا ئەم تاقیکردنەوەکەی دەتوانێت لە چ کاتێکی دیکە دەتوانێت ئەنجامی بداتەوە دڵنیام هەم جەنابیش تووەمێش خوێندکار بین عادەتەن کە راپۆرتێکی پزیشکی بێت یان پزیشکێک کە مۆڵەت با بە قوتابی خوێندکارێک یان ئەم ڤایرۆسی کە کۆڕۆنا هەیە لە یەکێ لەو بنکانی کە فەحسەکەن مۆڵەتی باتێ ئێمە هەفتەی یەکەمی وەرزی دووەم کە دەست پێ کات و یەکسەر تاقیکردنەوەی ئەوانن کە مۆڵەتیان هەیە بۆیان دووبارە بێت و هیچ کێشێکمان نییە زۆر باشە مامۆستاکەواتە پەیامت بۆ قوتابی خوێندکاران ڕەنگە ئێستاکە لە بەرەوەی سەروبەری تاقیکردنەوەکانە خوێندکاران و قوتابیان ئسترێسێکیان هەیە و بە ڕێزی شت وەکو کەسی یەکەم لە پەروەردەی گشتی پارێزگای سلێمانی ڕێنمایی نوێ وەروە پەیامت بۆ قوتابی خوێندکاران سبەینێ دەچنە نێو هۆڵەکانی خوێندنەوە چه پەیامێکت بۆیان هەیە وەڵام من وەکو بەڕێوەبەری گشتی ئەوەی پەیامم بێ بۆ سبەینێک کە دەستەکەین بە تاقیکردنەوەکان یەکەم من سوپاسی مامۆستایانەکەم و دەستخۆشی لە قوتابیان و خوێندکاران و کە سوکاریانەکەم کە بە هەر هەمومان وامان کرد پرۆسی پەروەردە پەکی نەکەوێ و نەبین بە تەناو و بەردەوام بڕۆین و هەروەها نەبینە هۆکارێک بۆ زیادبوونی ئەم نەخۆشیە و کە ببێتە بیانوویەک بەدەست لیژنەی باڵای کۆڕۆناوە و یان زۆر جار فەوزایەکی علامیمان لەسەر دروست بێ پرۆسی پەروەردە ڕاگرین ئەمە بە هەر هەمومان کراوە تاک بە تاک لە قوتابیانەوە لە کەسوکاریانەوە لە مامۆستایانی بەڕێزەوە و ئێوەمانانیش کە و حکومەتیش کە پێداویستەکانمان دابین کردو دووهام خۆتەزانی تاقیکردنەوە ترسێکی تیا هەیە یەک داوا لە دایکان و باوکانەکەم کە کەشێکی هێمن و هەروەها هەوڵ بن ئەم فترێ گرنگێکی زیاتر بە قوتابیان و خوێندکاریانە من هەم بۆ سعیکردن هەم زۆر جار حەزی لە شتێکە هەتا قوتابی و خوێندکار بۆی دابین نەکەیت
ناخوێنێت لەبەر ئەوە هەوڵ بین ئەوانەیان بۆ دابین کرد و هەوڵ بدەین لەم فتریا عیلاقاتی اجتماعی سەردانەکان کەم بکەینەوەوانێ بۆەوەی دەرەنجامێکی باشمان هەبێ و هەروەها داواش لە مامۆستایانەکەم بە پێی ئاستی زانستیان بە پێی ئەو ڕێگەی وانەوتنەوە بە پێی ژینگەی قوتابی خوێندنەکەی یان قوتابخانەکەی پرسیارەکان دابنێ هەتا بتوانین کەشێکی ئارام و جیاواز لە ڕۆژەکانی کە ئەگەر من مامۆسایەکی تووڕم هەوڵ بم لە سبەینەوە هادی بم ئەگەر پێشوازێکی باشم لە قوتابینەکە و باشترین پێشوازی لێ بکەم ئەگەر سبەینە بکرێت لە ناو ناوەندەکانی خوێندنە هەموو سۆپاوشتیوە پێش ئەوی نو سعات پێش ئەوی قوتابی خوێندکار بێدا باوەڵێن سۆپایان بۆ داگەسێ بۆی پۆلەکان گەرم بێت و هەروەها پێشوازەیەکی جوانیان لێ بکرێت و هەوڵ زووترین کات هاوکار بن بۆی شوێنەکانیان بدۆزرێتەوە پێم وایە ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئایندەی ئەو قوتابیانەیە واتە ئەگەر قوتابی خوێندکار نەبێت پێم وایە وجودی قوتابخانە و مامۆستاژ نابێت لەبەرەوە ئێمە هەموو ئەرکەکەمان هەموو هەوڵێکمان بۆی ئەمانە سەرکەوتوو بن و پێیان گێنین و هەوڵ بین بنە سەرکردەی دوا ڕۆژی ئەم لێتە و ئەگەر ئێمەمانان هەڵەیەکمان هەبێت هەوڵبن چاکی بکەنەوە ئەگەر ئێمە خراپ بێتین ئەوان چاک بن بۆ خزمەتی وڵات. زۆر باشە مامۆستا دڵشاد شێوازی دانانی پرسیارەکان بە چ شێوازێک دەبێت مامۆستاکە کە تایبەتە بەوانەیە خۆی ئامادەی دەکات یاخود لە ڕێگەی لیژنەیەک و یاخود ڕاوێژەوە پرسیارەکان ئامادە دەکرێت و زۆرێک لە قوتابیان مەبەستیان ئەبزانن پرسیارەکان ئایا دەبێت چۆن چۆنی بێت زۆر قورس بن یاخود مامناوەندە بە چ شێوازێک دەبێت خۆی هەر بەپێی ڕێگەکانی وانەوتنەوە هەم دەروونزانیش و هەم بەپێی ئاستی زیرەکی و توانای قوتابی خوێندکار ئەبێ پرسیارەکان هەم قورس بێت هەم سووک بێت هەم بۆ هەموو قوتابێکیش بێ واتە ئەبێ لە سێ ئاسپێک بێ یەکێکیان هەندێک قوتابی کە توانای زانستیان باشە یان توانای زیرەکیان زۆرە جوابی بنەوە و هەندێکی وەسەتە کە زۆری ناکە و هەندێکی شەوێ هەموو قوتابێک کە هەرچوو بێتە پۆلەوە بزانێ جواب باتەوە واتە نابێ هەمووی قورس بێ و ئەمە هەر مامۆستایەکیش سەرکەوتوو بێ ئەبێ فروقی فەردیان جیاوازی تاکە کەسی بۆ ئاستی خوێندن و خوێندەواری قوتابیان و خوێندکاران ڕەچاو بکات لە پرسیارەکانە لە بیدایەت شۆ بە جەنابتموت پرسیارەکان 6 نمرەی لەسرە سی ئەبێت هەڵبژاردن بێ سیشی ئەبێ نووسینەکی بێ ئەمە بۆ قۆناغی دووەم قەوەناغی سێ هەتا بتوانین ئەگەر یەک دوو مامۆستا ئاستێکی با بڵێن قۆناغی 4 یان 5 بڵێنەوە هەوڵ بن بۆی جیاوازی نەبێ و یەک مستەوای هەبێ هەرهەمیان بە لیژنە پرسیاردا بنێن ئەگەر خۆ لە قوتابخانەیەکیشا مامۆستایەک هەبوو بە قۆناغێکی وتوانێ ئەوە خۆی مامۆستاکە دانی واتە پرسیارەکە لەسەر ئاستی قوتابخانەکەی ناچێتە قوتابخانەکەی تەنیشتیان دراوسی یان سنوورەکەی لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەمە ئاسانترین هەڵسەنگاندنە بێ بۆ قوتابی خوێندکار بۆ بازنەی یەکەم بە تایبەتی پۆلیەک ئێمە 4 هەڵسەنگاندنمان هەیە بەستەنها قوتابی خوێندکارەکە نووسینەکی نیە مامۆستا بانیەکە جاران ئێمە پێمانەوە زارەکییان شەفەیمان پێوت مامۆستاکە کۆمەڵە پرسیاری لێکاوان دێشتی لەسەر وای بێ پێنووسێ و 4 هەڵسەنگاندنیە تا سەری ساڵ کاکاتە 100 نمرە واتە جیاوازە لە قۆناغی 4 بۆ ئاستەکانی تر بەو شێوێ تاقیکردنەوەکانەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هیوادارین پرۆسەی تاقیکردنەوەکان بە سەرکەوتوویی کۆتایی بێت لێرەوە پیرۆزبایی تەوابوونی خوێندنی وەرزی یەکەم دەکەین هیوادارین تەواوی مامۆستا و قوتابیان سەرکەوتوو بن وەروا دەستی هەمولایەک خۆش بێت لە شێمولایەک ساغ بێت بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا
ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لێ بەعزیزان، دیارە ئەمڕۆ لە بەغداد لەواتە لە عێراق یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران واتە پەرلەمان لە شاری بەغداد کۆ دەبنەوە کە یەکەمین جەلەسە هەموو ساڵێک یان بەپێی هەموو پێوەرەکانی ناوخۆی پەرلەمان بە تەمەنترین ئەندام پەرلەمانی دەرچوو کە پێم وابێ محمود مەشهەدانیە لە پەرلەمانی عێراق ئەو سەرپەرشتی وەکو سەرۆکی پەرلەمان دانیشتنی یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداد دەکات. ئەمەش دوایەوەی کەوا ئەنجامی هەڵبژاردنەکانی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کرا لەلایەن با بڵێن لایەنە پەیوەندی دارەکان و هەروەها کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و ئەنجومەنی دادوەری. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوە دەبێت و دوای ئەمەش کەوا ئەندام پەرلەمانەکان سوێندی یاسایی دەخۆن ئیدر قۆناغەکانی دواتر کە دامەزراندنی حکوومەتێکی نوێ دەبێت لە عێراق بۆ هیوایین ئەم خولەی پەرلەمان وەروە ئەم خول و کابینەی نوێی حکوومەت کێشۆگرفتەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکرێن، ماپە ڕەوایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی جێبەجێ بکرێن و هەروەها لە هەرێمی کوردستانیش هێز و لایەنە سیاسیەکان کەوا ئەندامەکانیان دەرچووە بتوانن بە یەکڕێزی و بەهێزتێکی نیشتیمانی بچنە بەغدا و هەروەها داوای مافەڕەواکانی میلەتی کورد بکەن. وڵاتان و خۆشەویستان دەچینە لای سرودێکی ئاینی پێکەوە بینەری ئەو سرودە دەبین. دازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەوەی کە لە نێو ماڵەکاندا چۆن کەشێکی گونجاو و باش بڕەخسێنین بۆ قوتابیان بۆی کە بتوان بە دڵ و دەرونێکی ئارامەوە کۆش و تاقیکردنەوەکانیان ئەنجام بدرێت. وەروەها چی بکرێت خێزانەکان ئەم ماوەیە سەفەرکردن و میوانداریەکانیان کەم بکەنە بۆی کە تاوەکو تاقیکردنەوەکان کۆتایی دێت و منداڵەکانیان و قوتابیەکانیان سەرکەوت و بەدەست دێن. گفتوگۆ دەکەین لەوای لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەمیرکۆیی ڕاهێنانی گەشەپێدانی مرۆیی کە لە ڕانیەوە بە شێوازی ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستا سڵای خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوێش بێ و سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە. زۆر سپاس مامۆستا. ئەگەر لەوە دەست پێ بکەین لە ئێستادا سبێنێ بڕیارە یەکەمین تاقیکردنەوە ئەنجام بدرێت، چی بکرێت بۆی کە خێزانەکان و لە نێو ماڵەکاندا کەشێکی گونجاو بڕەخسێنێت بۆی کە قوتابیان سەرکەوتنی زیاتر لە تاقیکردنەوەکان و لە خوێندنیاندا بەدەست بهێنن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم. کاتێکی گونجاوتان هەڵبژاردووە، بەڵام دەشکرا پێشتر ئەو هەفتەی پێشوو واتە هەفتەیەک پێش تاقیکردنەوەکان ڕێنمایی باش و دروست لە ڕێگای پسپۆرانەوە پێشکەشی قوتابیان و دایکان و باوکان بکرێ و هەروەها ڕێنمایی مامۆستایان و پەروەردەشکاران بکرێ بۆ ئەوەی چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ تاقیکردنەوەکان و شێوازی هەڵسوکەوتکردن لەگەڵ قوتابی خوێندکاران. بێگومان لە بەیانیەوە تاقیکردنەوەکان دەست پێ دەکات لە بنەڕەتیەوە تاکو و ئامادەیەکان سەرجەم قۆناغەکانی خوێندن بەیانی دەست پێ دەکات. بێگومان ئەوەی ئەرکە لەسەر دایکان و باوکان لەسەر هەتا کەناڵەکانی ڕاگەیاندن، وەزارەتی پەروەردە، مامۆستایان، خوێندنگاکان و قوتابخانەکان
کە بە شێوەیەکی دروست هەڵسوکەوت لەگەڵ ئەم پرۆسەیەدا بکەن هەر یەکەی ڕێژەیەکی بەردەکەوێت لە قوتابی و خوێندکار خودی خۆیەوە بۆ خێزانەکان و بۆ مامۆستایان و بۆ ناوەندە پەروەردەیەکان هەر یەکەی ڕێژەیەک لە ئەرچک و ئەرچی دەکەوێتە سەرشانکە چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەم پرۆسە گرنگە لەگەڵ ئەم پرۆسە چارەن و سازەیەدا بکرێن پێویستە بەقەد خۆی گرنگی پێ بدرێت کە پرۆسەکە پرۆسەیەکی گرنگە پرۆسەیەکی پەروەردەکردنی تاکە و بەرهەمهێنانی تاکە لەبەرەوە دەبێت گرنگیەکی زۆری پێ بدرێ و هەروەها بە گرنگیش وەربگیرێت زۆر باشە ماوەستا ئەمیر ئێمە لەناو کۆمەلگایەکی زۆر کۆمەڵایەتی و تێکەڵداین سەردانیکردنی نەخۆش و هەروەها بەسەرکردنەوە و بەجێگەیاندنی سیلەی ڕەحەم تۆزێک ئاسان نییە کاڵکردنەوەی یاخود ڕێگری لێکردنی لە کۆتاییدا لە سەروبەری تاقیکردنەوەکانە بەڕێزت وەک مامۆستایەک وەکو باوکێکیش وەک تاکێک لە نێو ئەم کۆمەلگایە یعنی سادەترین ڕێنمایەکان سادەترین تەکنیکەکان چ بۆ ئەوەی دەبێتە میوان چ بۆ ئەوەی میوانی دێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارەدۆخەیە بکە کاتێک کە کۆمەڵی قوتابی خوێندکاری هەیە و تاقیکردنەوەیان هەیە وەکو جەنابەت باس کرد بێگومان کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتیە شەرقیە و هەروەها ئێمە کۆمەڵێک شتی تریش پابەندین پێ کە ئاینی پیرۆزی ئیسلام فێری کردوین زۆر جار کە ئێمە وەکو تاکێکی مسلمان ئەوانەی کە دەکەوێتە ئەستۆ ئێمە دەیدەینەوە پاڵدین دەڵێن کە ئاین فێرمان دەکات سەردان و هاموشە و هاوسۆزی و تعاتفمان لەگەڵ یەکتردا هەبێ لە کاتی خۆشی و ناخۆشیەکاندا بەڵام لە هەمان شدا ئاین داوامان لێ دەکا کە ئەم شتانە بە گرنگ وەربگرین واتە دەبێ گرنگی بە شێوازی هاتوچۆکردن و هاموشۆکردن و هەروەها پلانمان هەبێ بۆ ئەمانە چ وەکو خۆمان کە تاکێکین لە کۆمەلگا سەردانی دەکەین چ وەکو تاچێک سەردانیمان دەکرێت دەبێ ئەمانە ڕێک بخەین نابێت هەر شتێک بووە هۆکاری زیانگەیاندن بە بەرامبەرت بێگومان نەک دروستە بیکەی بەڵکو لێت حرام دەبێت بەڵکو گوناحباریش دەبێت لە زیاتی ئەوەی خێرت گاتێ و سوود بە بەرامبەر بگەێنی تۆ چ بەو کەسە دەڵێ کە نەخۆشە تۆ سەردانی دەکەی بەڵام ژیانی لێ تێک دەدەی بەڵام پرۆسەی ژیانی لێ تێک دەدەی لێ ئالۆز دەکەی دەبێ هۆکارێک بۆ تێکدانی شیرازەی ژیانی خێزانی بێگومان دەبێ ئەمانە زۆر بەوردی بە پلانەوە هەڵس و کەوتیان لەگەڵ بکەین دەبێ ئاگامان لێبێ ئەو کەسانەی کە سەردان و هاموشۆیان دەکرێت وەکو ئێمەوان ئێستا ئێمە ئەگەر هەر مرۆڤێک لە خۆیەوە تەمەشای ژیان بکە کەمترین هەڵە دەکا تۆ کە چۆنت حەز لێیە بەرامبەرت هەڵسوکەوتت لەگەڵ بکە ئاوا هەڵسوکەوت لەگەڵ بەرامبەرەکەت بکەیت لەبەرەوەی نابێ کۆمەڵێک شتێ بە حەزی خۆمان بکەین حەزمان لێ لەو سعاتەدا لەو ڕۆدا ئەوڕۆ فەراغێکمان هەیە سەردانی فڵان کەسکەین بەڵام دەبێ بەرامبەرەکەشمان بخوێنینەوە تەمەشای ژیانی ئەویش بکەین تەمەشای ئەو بوارانەی کە لەگەڵی خەریکە لەبەرەوە دەبێ بە پلان یان بە بەرنامە ڕێژی هەم هاتوچۆمان بکرێ هەم هاتوچۆی خەڵک بکەین تەمەشا دەکەین ئاینی پیرۆزی ئیسلام دەفەرمێ ئەگەر چوویە ماڵێک لە دەرگاتدا سێجار لە دەرگاتدا ئەگەر پێیان گوتی فەرمویان کردی بە خۆشحاڵیەوە بچۆ ئەگەر پێشیان گوتی بگەڕێەوە ئەوەش باشترە بۆ تۆ هیچ شت لە دڵدا نەبێ چونکی ئەوەیان ڕێگا ڕاستەکەیە لەبەرەوە زۆر جار ئێمە ئەگەر پێشەوەی سەردانی هەر کەسێک بکەین پێویستە ئێستا هۆکارەکانی تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە دەکرێت نامەیەکی بۆ بنێرین دەکرێت تەلەفۆنێکی بۆ بکەین ئاگاداری بکەینەوە بزانین کاتی هەیە بچین سەردانی بکەین نەوەک بچین لێ بکەینە ئەمری واقع و لە دەرگا بدەین ئەو کاتی لەوانەیە ئیحراجبوونێکی تێدا بێ لەوانەیە ئێمە باش قوڵ نەبوو بینەوە لەو ئاەت و فەرمودانەی کە لەسەر سەردانیکردن و هاموشۆکردن و گرنگیدان بە بەو پرۆسەیە گرنگین لەبەرەوە لەوانەیە تووشی دڵ عاجزبین بین لەبەرەوە پێشتر ئەگەر تەلەفۆنێک یان ئاگادارکردنەوەیشیان بکەین باشترە بزانین تاقیکردنەوەیان هەیە چونکی ئێستا تەمەشا دەکەی هیچ خێزانێک نییە کەسێکی لە قوتابخانە نەبێ یاخود نەخۆشێکی نەبێ یاخود کێشەیەک مشکلەیەکی نەبێ لەبەرەوە هەر بۆ پرۆسەی خوێندنە بۆ هەموو پرۆسەکانی ژیان لە ڕۆژانی تریشدا وا باشە بە بەرنامە و هەروەها بە پلان سەردان و هاتوچۆ و هاموشۆی یەکتر بکەین
ماوەستامیر تا چەند گرنگە بە تایبەتی تر ئەو خێزانانی کە نەمانوێت کۆمەڵێک لەوانەی خێزان هەبێت دەمەقاڵە و شەڕ و ناخۆشی لە ماڵەکانیاندا هەبێت چی بکرێت بۆی کە ئەم فترەکەمە بە هەموو هێزێکی خۆیان بتوانن ئەو شەڕ و ناخۆشی لە نێو ماڵەکانیاندا هەیە ڕای بگرن بۆی کە قوتابیەکانیان زیاتر سەرکەوتن بەدەست بهێنن. بێگومان پێش داواکردن لە خوێندکاران و قوتابیان و ڕۆڵەکانمان کە بخوێن و کۆشش بکەن و ماندوو بن پێویستە ژینگەیەکی ئارامیان بۆ فەراهەم بکەین. ئێستا تۆ تەمەشای بکە ئەگەر بێت و باشترین گەنم بێنی واتە تۆ بێنی بیچێنی لەسەر سەبێک یان لەسەر بەردێک سەوز نابێ کەواتە دەبێت ژینگەیەکی بۆ ئەو کشت و کاڵە بۆ زەرعاتە ئامادە بکەی ئەوسا بیچێڵی یاخود ئاوی بدەیت. لەبەرەوە ژینگەی ئارام باشترین هۆکارە بۆ سەرکەوتنی منداڵەکانمان خوێندکارەکانمان قوتابیەکانمان کەواتە نابێت تۆ داوای لێ بکەی و شەڕ و ئاژاوەش لە ماڵ هەبێ یاخود دەنگ بەرزکردنەوە هەبێ یاخود نائارامی هەبێ یاخود خۆتوڕەکردن هەبێ یاخود خۆتوڕەکردن و زویرکردن و ئازاردانی دەروون هەبێ. زۆر جار دایکان و باوکان کە دەیانەوێت منداڵەکانیان نمرەی بەرز بێنن لەوانەیە زۆر فشاریان بێنە سەر فشاریان لێ بکەن یاخود ببێتە گرفت لە مابینی دایک و باوک برا و خوشک ئەمانە هەمویان کاریگەری دەرونی و نەرێنیان دەبێ بەسەر دەرونی قوتابی خوێندکارێکە. لەبەرەوە دەبێت ژینگەیەکی ئارام و درستیان بۆ فەراهەم بکەین ئەو ساداوایان لێ بکەین کە نمرەی بەرز بێنن. ئەو کاتیش لەوانەیە کە تۆ ژینگەکەت بۆ ئارام کرد ژینگەیەکی درستت بۆ ئامادە کرد لەوانەیە پێویستیش نەکاتۆ فشاری بکەیە سەر کە نمرە بێنێ ئەو کاتی بۆ خۆی حەسیلەی حاصلە بۆ خۆی دەرەجە دێنێت و دەچێتە ناو پرۆسەکە و بە حەز و بە خۆشەویستی و بە ڕێزەوە دەچێتە ناو پرۆسەکە نەوەک بە فشار و زەخت و تێکدانی دەرونی قوتابیەکە. ماوەستا ئامیر خودی قوتابی و خوێندکارەکان لەم کاتە هەستیارەیە چ ڕێنماییەکی زانستیت هەیە بۆیان کە پشت ئەستور بێ بە ئەزمموی بەڕێستان وەکو مامۆستایەک یان لە کۆمەڵێک لە قۆناغ کە قوتابی بوون ئێستاکەمان ڕەنگە هەر یەکی بە شێوازێک بخوێنێت سعی بکات یەکێک بە دانیشتنەوە یەکێ بەڕێیا دەڕوا یەکێ ڕەنگە لە بەردەم تەلەڤیزیۆن نەبێ سعی پێ نەکرێت کۆمەڵێکی زۆر لە ڕێکارەکانی خوێندن و سعیکردن هەیە. باشترین یاخود تازەترین ڕێنمایی بۆ ئەم قۆناغا یاخود بۆ ئەم جیلە بۆ ئەم بارەدۆخانە بۆ قوتابیان چین؟ بێگومان شێوازەکانی سعیکردن لە تاچێکەوە بۆ تاکێک لە قوتابیەکەوە بۆ قوتابیەک جیاوازە. هەر قوتابیە یان هەر تاچێک هەر مرۆڤێک شێوازێکی سعیکردنی تایبەتی خۆی هەیە. لەبەر ئێمە دایکان و باوکان مامۆستا بەڕێزەکان لە ناوەندەکانی خوێندن زۆر جار نابێ فشار لەسەر تاکەکە بکەی بڵێ بەو شێوازەی کە تۆ دەتەوێت بەس بەو شێوازە سعی بکە بەڵکو بەس ڕێنمایی بکرێ. لەبەرەوە کەسایەتیەکان لە یەکتر جیاوازن کەواتە شێوازەکانی کۆششکردن و خوێندنیش لە یەکتر جیاواز دەبن. لەبەرەوە لەسەر پەروەردشکارە لەسەر مامۆستایان لەسەر دایکان و باوکانە ڕێنمایی بکەن بەڵام زۆر شتیان بەسەردا نەسەپێنن بەو شێوازەی تۆ حەز دەکەی هەرە بەو شێوازە سعی بکە بەو شێوازە کۆشش بکە بەو شێوازە دانیشێ بەو شێوازە بخوێنێتەوە بەڵکو ئێمە لەسەرمانە کە ڕێنماییان بکەین لە ڕێنماییەکان هەموو شێوازەکانی تێدا بێ بەڵام تەمەشا دەکەین کام ڕێگا لەگەڵ ئەو کە تاکە دەگونجێ ئەو ڕێگاکە بە حەزی خۆی هەڵیبژێری نەک بەسەریدا بسەپێنین. لەبەرەوە ڕێگاکان زۆرە شێوازەکان زۆرە. من دەڵێم دوسێ قۆناغ هەیە دەتوانین کە ئاماژەی پێ بکەین قۆناغی پێش تاقیکردنەوە قۆناغی دوای تاقیکردنەوە لە کاتی تاقیکردنەوە قۆناغی دوای تاقیکردنەوەش واتە سێ قۆناغە لە پێش تاقیکردنەوە چۆنیەتی هەوڵدان و کۆششکردن و چۆنیەتی ڕێنماییکردن لەلایەنی دایکان و باوکان لەلایەنی مامۆستایان لەلایەنی خودی قوتابیەکە و خوێندکارەکە کە پلانی هەبێ بەرنامەی هەبێ بۆ نمرەی بەرز واتە چۆن کۆشش دەکات لە ڕۆژانەی طبعاً ئەوانەی ئێستا کە بەیانی دەڵێن ئیمتیحانە یان تاقیکردنەوەیە دەبێ پێشتر خۆی بۆ ئامادەکرد بێ بەو شەو و ڕۆژە قوتابی فریایەوە ناکەوێ هەموو ئەو منهەجەی خوێندوویەتی بە شەو و ڕۆژێک ئەگەر
24 کاتژمێریش کۆشش بکات و تێبکۆشێ بێگومان نمرە نایەنێ بەڵکو سەر لە خۆی تێک دەدا. کەواتە دەبێت پێشتر پلانمان هەبوو بێ بۆیان لەبەرەوە گوتم دەکرا ئەو بەرنامانە ئەو کەناڵانە لە سۆشیال میدیا ئامۆژگاری و سەرنج و تێبینیەکانی خەڵکی پسپۆر وەربگیرێ لەسەر شێوازی سعیکردن یاخود پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەیەک نییە بۆ شەو ڕۆژێک بێ بەس بۆ تاکردنەوەیەک بێ پرۆسەیەکە لە من المەهدی إلى اللحد لە لانکە و بێشکەوە بۆ ناوگۆڕەواتە پرۆسەیەکی بەردەوامە لەبەرەوە شێوازەکانی جۆرا و جۆرن و هەروەها ئێمە ناڵێن کۆششکردن بەس نمرەهێنانی بەرز بەڵکو کۆشش و بەردەوامی ئەوسا نمرەی بەرز پێدێنی واتە تۆ ڕۆژانە کۆشش بکەی و هەروەها بەردەوامیش بینەک ڕۆژێک بیکەی و دوو ڕۆژ وازی لێبێنی لەبەرەوە من دەڵێم پێش تاقیکردنەوەکان دەبێ خۆ ئامادەکردنی بۆ کرابی و هەروە لە کاتی تاقیکردنەوەکان بڵێم ئەو چەند ڕۆژێک کە ئێستا ئێمە تێداین دەبێ ئاگامان لە قوتابی خوێندکارەکانمان بێت چۆنیەتی کۆششکردنیان لەبەرەوە کاتی خەوتنیان بۆ ڕێک بخەین واتە نابێت قوتابیەک یان منداڵێکت کە لە ماڵێ فشاری بکەیە سەر کە نەخەوێ یانە تا 12 شەو دانیشە یاخود هەر نەخەوێ بەیانی کە تەمەشا دەکا هەڵدەسێ هەموو شتێکانی تێکەڵاو کردووە و لەوانەیە فشارێکی دەرونی لەسەر بێ نەتوانێت وەڵام داتەوە یاخود ئەگەر من دەڵێم ئەگەر نەشتوانێ هەموو منهەجەکە زاڵ بێ بەسەریدا بەشێک لە منهەجەکە تەواو کۆنتڕۆلی بکە نەوەک ئێستا زۆر دایکان و باوکان دەڵێن یاخود لە مامۆستا بەڕێزەکانیش دەڵێن هەموو منهەجەکە هەر بخوێنەوە هەر چۆنێکی بێ بەڵام من لەگەڵەوە نیم لێکۆڵینەوەی نوێش سەلماندوویەتی کە ئەگەر تۆ هەموو منهەجەکە فشارێکی دەرونی لەسەر مێشکت لەسەر زاکیرەت دروستکەی ئیستیعابی ناکە وەری ناگرێت چونکی مێشک ماوەیەک پێویستی بە وەرگرتن هەیە و کاتێکی ئیسراحەتیشی دەوێت بۆ ئەوەی معلوماتەکان بداتەوە لەبەرەوە ئەگەر قوتابی خوێنکار من لێرەوە ڕێنمایان دەکەم ئەگەر نەشیان توانیت شەوی تاقیکردنەوە هەموو منهەجەکە بخوێنەوە فشار لەسەر خۆیان نەکەن بەشێک لە منهەجەکە بخوێنەوە کە کۆنتڕۆلی بکەن سەیتەڕەیان بەسەریدا هەبێ ئەو سابچنە ناو تاقیکردنەوەکان خەویان ڕێک بخەن خواردنیان ڕێک بخەن وەکو باسمان کرد سەرەتا سەردان و هاموشە و هاتوچۆکانیان ڕێک بخەن و هەروەها شەو کاتێکی دیاریکراو دابنێن من لای من وایە و زۆربەی لێکۆڵنەوەکانی شوا دەری دەخەن لە دەوە بە دوای دەوە نەخوێندرێت دەی شەوە زیاتر نەخوێندرێت قوتابی خوێندکارمان هەیە تا 12 تا 1 شەوە تا 2 شەو دواتر بەیانی یاخود خەوەکەی دەزڕێ یاخود دەرونی نائارام دەبێت کە دەچێتە ناو تاقیکردنەوە یاخود زاری وایە ئێمە خوێندکارمان هەبووە دەوری دووەم خەوی لێکەوتەوە خەبەری نەبووتەوە و دایک و باوکیشی ئاگایان لێ نەبووە تاقیکردنەوەکەی لەدەستوە لەسەر یەک تاقیکردنەوە ساڵێکی خوێندنی لەدەستداوە زۆر باش کەواتە بەیانیان باشترین فرسەتە شەوانە زوو بخەوێ بەڵام بەیانیان زوو هەڵسێ باشترین کات بۆ خوێندن و کۆششکردن بەیانیانە دەکرێت لەگەڵ نوێژی بەیانی هەم نوێژەکەشی بکات و هەم دەست بە کۆششکردن بکات و هەروەها خواردنەکانی کۆمەڵی خواردن هەیە خواردنەوە هەیە ڕێگرە لە وەرگرتنی معلومات لەوانەیە هەندێک بێت تووشی کۆمەڵێک مزاعفاتی بکە یاخود خەوی لێ نەکەوێت جاری وایە کۆمەڵێک خواردنەوە دەخواتەوە کە خەو لە خۆی بزڕێنێ بەڵام زیانی پێدەگەێنێ ئەمە لە کاتی یاخود چوونیەتی بۆ قوتابخانە من دەڵێم کاتێک کە دەچێت بە دەرونێکی ئارامەوە کە لە ماڵ دەچێتە دەرەوە زۆر کاریگەری بەسەر وەڵامەکانی دەبێت ئەو پێداویستیانە لە قەڵەمە و دادەرە و ڕشکەرەوەی ئەوانە هەمویان لەگەڵ خۆی بەرێ ئاو لەگەڵ خۆی بەرێ هەمیشە ئاو باشترین پێداویستیە کە لە کاتی تاقیکردنەوەکان بیخواتەوە پێویستی بە ئاو خواردنەوە دەبێت و هەروەها لە کاتی تاقیکردنەوەکان کە پرسیارەکانی دێتە بەردەم ئەوە لە کاتی تاقیکردنەوەکان پرسیارەکان لە ئاسانەوە بۆ قورس وەڵام داتەوە نەک بچێ لە سەرەتاوە دەست پێ بکە پرسیارێکی قورس هەموو مێشتی بشڵەژێنێ و هەروەها تەوزیعکردنی کاتەکان بۆ جوابدانەوە وەڵامدانەوە بێگومان هەر پرسیارێک کاتێکی دیاریکراوی خۆی بۆ دانێ چەند پرسیارە هەرێکەی مافی خۆی بداتێ بۆ ئەوەی زۆر کاتێکی زۆر بۆ پرسیارێک دانێنێ و پرسیارەکانی تری لەبیر بەرێتەوە لە دوای تاقیکردنەوەکانیش من لەگەڵ ئەوەم بەڵێ ئاویستی پرسیارەوە کەم زۆر جار یەکێک لەو هۆکارانی کە بووە تەمای شکستی قوتابیان لە تاقیکردنەوەکاندا
مدمینبوونی ئەو گەنجەیە بە موبایل و یاری ئەلکترۆنیەکان ئەمانش تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە لە تاقیکردنەوەکانە نەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ یاخود هەردڵی لای موبایلەکەوێت وە لە کاتی کۆششکردن و سعیکردنەکەیدا دووبارە موبایلەکەی بگرێتەوە بەدەستی و خەریکی بێت ئەمە تا چەند کاریگەری دەبێت؟ ئەوەی لای من شتێکی بڕاوەیە من دەڵێم قوتابی و خوێندکار نابێ مۆبایلی لابێ یعنی دایکان و باوکان دەبێت قەنەعەتی پێ بکەن کە لای نەبێت چونکی ئەگەر لاشی بێ بەشی ئەوەندە بەکاری بێنێ کە مدمیم نەبێ پێی دواتر زیانی پێ دەگەێنێت چونکی بۆ خۆتان دەزانن ئەو یاری ئەلکترۆنیانە وا کۆنتڕۆڵ کراونیان وا دروست کراون کە تاک مدمیم دەبێت لەسەری کاتێک کە بەرنمەیە کە بەرنمەیەکی تری لە دوا دێواتە شتێکی تر ڕادەکێشێت تەڵ کۆتاییشی نایە لەبەرەوە دەبێ خۆیان لەو بەتایبەتی لە کاتی تاقیکردنەوەکان بە هیچ شێوەیەک دەبێت بە هەموو شێوەیە خۆیان دارنن لە کۆمەڵێک یاریە یان بەکارهێنانی مۆبایلە یاخود دوورکەوتنەوە لە تەلەڤیزیۆن لە هەموو وەسایلەکانی ڕاگەیاندن لەبەرەوە زۆر جارێ ئێستا تەمەشا دەکەین کەناڵەکانی ئێمە لەبەرەوەی کەناڵی مبەرمەج نینە یاخود بەرنامە بۆ داڕێژراو نینە بە باشی پەروەردەکار نینە کە پەروەردەی تاک بکەن لەبەرەوە لەوانەیە گۆرانیە کە حەڵقەیەکە کەسەکە لەسەری مدمین بی لە کاتی تاقیکردنەوەکانیش وانە بێ ئەو حەڵقانە پێشکەش نەکرێن یاخود هەموو ڕاگەیانەکان وەزارەتی پەروەردە لە سەرخەت بێ لەگەڵیان کۆمەڵێک بابەتە لە کاتی تاقیکردنەوەکان پێشکەش نەکرێن حەڵقەکان ڕابگیرێن یان ئەو ئەفلامانەیە ڕابگیرێن لەبەرەوەی من داوا لە وەزارەت دەکەم بەرنامەیان هەبێ بۆ تاقیکردنەوەکان یاخود زۆر جار کاسی جیهانی دەکەوێتە کاتی تاقیکردنەوەکان ئەوانەی کە مدمینم لەسەر وەرزش بێگومان هەزار تاقیکردنەوەشی هەبێ کاتەکەی خۆی هەر لەوەتا خەرز دەکات لەبەرەوە دەبێت کەناڵەکانی ڕاگەیاندنیش ڕەچاوی ئەو پرۆسە گرنگە بکەن وەکو گوتم هەموو لایەنێکمان بەشێکمان حسەیەکمان بەردەکەوێت لە زۆر و لە کەم لە وەزارەت زۆرتری بەبەردەکەوی دایک و باوک اینجا تاکەکە ژینگەکە کۆمەڵگاکە گەڕەکەکە هەموو یەکێک بەشی خۆی بەردەکەوێت کەواتە دەبێ وا بکەین لەو منداڵە کە دایڕنین لە بە قەناعەتەوە باوەڕی پێبێنین کە ئەو ماوەیە مۆبایلەکەی لێ لابەرین لێی دارنین و هەروەها گرنگی بە لێدانی تەلەڤیزیۆن و کردنەوەی تەلەڤیزیۆنیان ئەو ژوورێک کە سەعی کۆشتی تێدا دەکا ئەو وەسیلانەی لێ دارنین پێشم وان نییە ینی هەموو کات ینی خوێندکار و قوتابیەکان 24 ساعت بخوێنن دەبێت کاتێکیشی بۆ وەرزش هەبێ و کاتێکی بۆ ئیسراحەت هەبێ واتە من دەڵێم کاتێک قوتابی حەزی دەچێتە مۆبایل کە لەگەڵ ئەوە نیم کە هەیبێ بەڵام نابێ هەر زەینی لە کاتی و زهنی و مێشکی هەر لەسەر مۆبایلەکەی بێ و سەعیش بکە دەکرێت بچێت دەدەقە مۆبایلەکەی بکاتەوە ئەو سابێتەوە سەر سەعیەکە کە لەگەڵ ئەوە نیم بەڵام ئەگەر هەروە بێ وا باشترە کاتێکی بۆ دەستنیشان بکە نەک لەسەر سەعیشدا هەر لە بیری بێیان لێیان سان بێ تاوێم نەدەنەوە تاوە تەمەشانەکەم سەعیەکەم ناکەم کەواتە وا باشترە بە پلان بێ بە بەرنامە بێ کاتێکی 5 دقە بێ لە سعاتێکدا 10 دقە بێ لە سعاتێکدا ئەوی تریان خەریکی کۆششکردن و سعیکردنەکەی بێ مامۆستامیر بەڕاستی دەمەوێت سەرنجێکی زانستی بەڕێز بزانم دوور لە عاتف و دوور لەوەی کەوایە مەبمانەوێ بە شانوباڵی پەروەردەی مزگەوت تا هەڵبدەین یانێ زۆر زانستیانە بەڕاستیە و گەنجانەی توکە باسی کۆمەڵێک خوێندکار و قوتابی دەکەین باسی جیلێک دەکەین پێم وا بێ ئیتر لە پۆلی لە تەمەنی 12 و ئەوانەوە تا پێش 18 ژێسە کاتی تاقیکردنەوەیانەیە گەنج لەو کاتەیە هەمووی لە قۆناغێکی هەرزەکاری دڵتەڕی سەرقاڵیایەسی ئەو تێکەڵبوونە سۆسیال میدیا عیلاقەکان پەیوەندیەکان تۆزێک ڕەنگە بیان لەگەڵ ڕێزم مانایەوە نیەوانەی پەروەردەی مزگەوتین ئیدی خەریکی ئەوە دوورکەوتونەتەوە لە زانست و لە خوێندن بەگشتی باز دەکەم لە کوردستان بۆ ئەم کۆمەڵگای ئێمە چەندێک پەروەردەی مزگەوت و ئەو گەنجانەی ئەهلی مزگەوتن زیاتر سەرکەوتوترن زیاتر پابەندی دەرز و دەور و خوێندنەکەیانن بەراورد بەوانەی التیزاماتیان یاخود ناچنە و شوێنانە ڕەنگە سەرقاڵی ژیان و گەنجێتی و هەرزەکارەتی بەلاڕێیان بەرێت و مەشغوڵیان کا بەشتی ترەوە من لەو شتەیە دەست پێ دەکەم کەواتە ئەگەر کەسێک زۆر ناملتەزیم بێ بە دینەوە وەکو لە کوردەواری خۆمانە بە حەوت مەزهەب کافر بێ هەر ڕوو لە دین نەبێ باشە
بەڵام کۆشش و سعی خۆی و پلانی هەبێ بۆ خوێندن کەسێکی شەو و ڕۆژ لە مزگەوت بێت و سەری بە سوزدەوە دابێ بەڵام کۆشش نەکات و سعی نەکات بێگومان خەڵک کەسە لادینەکە سەرکەوتوو دەبێ و کەسە دیندارەکەش شکست دێنێ لە ڕووی ئافرەتیشەوە ئەگەر کەسێکی خوشکێکمان خزمێکمان هیچ ئیلتیزاماتێکی دینی نەبێ بەڵام یەکێکمان حیجاب و محتەشم بی بەڵام سعی نەکا بێگومان ئەوەی ناملتەزیمەکە سەرکەوتوو دەبێ ئەوی تریشان سەرکەوتوو نابێ ئەمە لە ڕوویەکەوە کەواتە ئەو کەسەی کە دیندارە و پابەندە کۆمەڵێک شتی باشی کردووە ئەوەی تریشیان لە ڕووی دینەوە کۆمەڵێک شتی خراپی کردووە بەڵام ئاخوا کە دەفەرمێ کاتێک دەیانەوێ بستنە دەر ئیعداد و عودە دەکەن دەبێ خۆ ئامادەکردنی هەبێ کەواتە بەدەستی خاڵی نابێ بچێتە تاقیکردنەوەکان ئەو کاتی دین بۆ خۆتە دین بۆ خۆتە واتە نەتوانیوە سوودی لێ وەربگری کەواتە ئەو کەسانەی کە پابەندن بە مەبادیئی دینەوە من دەڵێم لە زۆر ڕۆ سەرکەوتوو دەبن بەڵام بەو مەرزانە کە پلانیان هەبێ بۆ خوێندنیان پلانیان هەبێ بۆ ژیانیان دین پاڵنەرێک بێ نەک بۆ بێتە هۆی پاڵدانەوە دین وەسیلەیەک بێ بۆ سعیکردن واتە هەڵقوڵاوێک بێ کە لە ناخدا کاریگەری بەسەرەوە هەبوو واتە تێکەڵاوی ژیانی شت کرد بێگومان سوودی لێوەردەبینی بەڵامە تۆ دین بەس بۆەوە بەکاربێنی کە بێگومان ئێمە دەزانین ئەگەر شەو و ڕۆژ لە سوزدە دابین و دوعا بکەین خوا دەتوانێت دەرمان سوێنی بەبێ تاقیکردنەوە بەبێ خوێندنیش بەڵام خوانەی کردوتە عادەت نەیکردوتە موعجیزەیەک بۆ هەموو تاچێک کە بەبێ سعیکردن بچێت تاقیکردنەوە دەریشتی سەد بێنی بێگومان دەبێ هەوڵ و تێکۆشانی لەگەڵ بێ لەبەر ئەوەش پەروەردەی مزگەوت پەروەردەی ئاینی کاریگەری باشی دەبێ لەسەر دەرونی تاک یعنی دەبێ گرنگی کات بزانێ گرنگی خوێندن بزانێ دەبێ ڕێزی مامۆستا بزانێ ڕێزی خوێندن بزانێ گرنگی خوێندن بزانێ لەمانەوە وای لێ دێت تاکێکی پەروەردەیی دروست دەبێت تاکێک دروست دەبێت کە سوود لە ئاین وەربگرێ بۆ ژیانی خۆی واتە ڕێخستنی ژیانی خۆی و سەرکەوتن لە هەموو پرۆسەکانی ژیان هەر بەس خوێندن ناکە بڵم مامۆستایەکە لە قوتابخانە دەبێ ئیلتیزاماتی زیاتر بێ لە تاچێکی تر کە ئەوە ئیلتیزاماتە بۆ سەرجەم مامۆستایانە بەڵام ئێمە کە باسی ئەوە دەکەین مامۆستایە کە دیندار بێت دینداریەکەشی ئەرکێکی تری دەخاتە سەر کە دەبێت زیاتر پابند بێ بە پرەنسیپەکانی مەکتەب و دەبێت زیاتر پابند بێ نەک ئیهمالی تێدا بکات و نەک دەبێت دوو ئەرچی دەکەوێتە سەر هەم ئەرچی پەروەردەی هەم ئەرچی ئاینی دەکەوێتە سەرشانی قوتابی و خوێندکاریش بە هەمان شێوە ئەگەر پەروەردەی مزگەوت بێ بێگومان لە کۆمەڵێک شت دوور دەکەوێتەوە لەو سۆشیال میدیا دوور دەکەوێتەوە لە کات بەزایەدان دوور دەکەوێتەوە ئەمە ناڵێن کە کەسێک ناملتەزیم بوو بەدین هیچ خێرێکی پێوە نیە نا دەبینی لە دیندا سەرکەوتونی یان پرۆسەی دینی شاعیرەکان جێبەجێ ناکە بەڵام بۆ خوێندن دەخوێنێ و سەرکەوتوو دەبێت بەڵام ئەگەر هەردوو لایانی تێدا بێ بێگومان کەسێکی سەرکەوتووتر دەبێ ئەوەش دەری خستووە یعنی ئەو قوتابخانانەی یان ساکەمە کاتی خۆشداوامان لە سکرتێری یەکێتی مامۆستایانی کوردستان کە ئەو کاتی مامۆستا شێخ عەفان بەڕەحمەت بێ گوتمان کاکە ئێمە داوا دەکەین ناوەندەکانی خوێندن سێ جۆر بێت کوڕان بێ و کچان بێ و تێکەڵ بێ با ئەگەر کامەیان سەرکەوتوتر بێ با هەوڵ دەین با ڕاپرسیە بکەین لە نێوانیاندا بێگومان ئێمە دەڵێن بە لێکۆڵینەوە بکرێ بە لێکۆڵینەوە بێ نەکەر لە خۆمانەوە ژمارە لێدەین بێگومان ئەو کەسانەی ئیلتیزاماتی دینیان هەیە دەریش کەوتووە سەرکەوتوترن لە پرۆسەی خوێندن ناشڵێن وەکو جارش دەڵێمەوە ئەوانەی تر سەرکەوتو نابن و شکست خواردون نە بەڵام تەمەشا دەکەین لە پۆلی 12 نمونەمان لەبەردەستدایە ئەوانەی کە ڕێکپۆشن یان ئەو لە کوڕاندا ئەوانەی ئیلتیزاماتی دینیان هەیە ساڵانە نمرە بەرزەکان ئەوانە دەیهێن و هەروەها سەرکەوتوترن لە پرۆسەی خوێندندا زۆر سپاس بۆ مامۆستا ئەمیرکۆیی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بڵێ دووبارە بە هیوایەوەی قوتابی و خوێندکاران سەرکەوتوو بن لە سبەینێکەوە تاقیکردنەوەکان دەست پێ دەکامێ دەکەین بە ڕۆحیەتێکی بەرز و بێیشت سوود لە ڕاوکەیەک بچنە ناو پرۆسەی تاقیکردنەوەکان گوتنی بە ڕۆحێکی وەرسی وەری بگرێت بەڵێ پێم وا بێ هاوکارانمان شەوێکی لە مەجلیسێکە لە تەکیە
لەوێ شەوێکی عیرفانی هەیە چوونەتەوێ ئێمەش پێکەوە لەگەڵەوە بینەریە و بەجلیسە عیرفانیە دەبین با بزانین لە تەکیە چی گوزەراوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان میوان عزیزەکان بە ناوی ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری و لقی تەکەی ڕخراوی قوتابیانی کوردستان پڕ بەدڵ بە خێراتتانەکەین جوانترین دەستپێک بۆ ئەم کۆڕی ئەم شەومان بۆ ئەم کۆڕە عیرفانیە خوێندنەوەی چەند ئاەتێکی پیرۆزە بێ لەلایەن دوو گەنجی بەڕێزەوە بەڕێز کاک ئیسماعیل و کاک ئیبراهیم جەنابیان با بفەرمون. بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشنده ومهربان الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا سپاسو ستایش بو او خواهی ام کتبا که قرآن بو سر بنده خوی محمد صلى الله عليه وسلم دا بزاندووە هیچ کەم و کوڕی و ناچەواویەکیشی بۆ ڕەوا نەداوە. تەرکیزتان ڕادەکێشم بۆ ئەوەی کە ئینسانی ئیماندار یەکەم خاڵێک کە پێویستە بیناسێەوە بیچەسپێنێ لە قەلبیدا خوایە سبحانەوە وتعالى خوا گیانە. ئێمە چەند خوا دەناسین چەند خوا لە دڵماندا هەڵگرتووە. خوا لە وەصفی خۆی دەفەرمێ الله نور السماوات والأرض مثل نوره كمشكات خوا ڕووناکای ئارز و ئاسمانەکانە خوا ڕۆشنایی بوونە لەسەر ئەم زەویەدا. ئایا ئێمە ئەو خوا جوانە ئەو خوا میهرەبانە ئەو خوا خاوەنە دەناسین؟ بۆیە بەڕاستی پێویستە ئینسانی ئیماندار یەکەم شتێک کە مراجعەی بکاتەوە لەو بابەتە عیرفانیانەدا گەڕانەوەیە بۆ ناسینەوەی دووبارەی خوا سبحانه وتعالى و چەسپاندنی لە ناخیدا و پەیوەستبوونی بەخواوە لە هەموو هەنگاوەکانی ژیانیدا. ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گوناح لەرز و تاداری خەجاڵت خۆم و ڕوو زەردی گوناح گەیە چەرخی معریفە دوێڵداشی من خاکم بەسەر من حەمامۆکەیەکەم هێشتا لەسەر عەردی گوناح مشتە تۆوێ دانەوێڵەی چاکە شک نابم کە چی دایمەن هەڵگێڕ و وەرگێڕی ئەەکەم وەردی گوناح وەک کەسێ لایدا لە ڕێخۆڵی بیابان و منیش نەفسی بەد پێم تەی ئەکا ئەم هەردوو ئەو هەردی گوناح چوومە ناو بێشەی چوغوردی زۆر خلافی شەرعەوە قەد لە شێری حەق نەترسام وا ئەبێ مەردی گوناح هیچ کەسی وەک من لە حەبسی شەش دەری یەئسا نەهێشت ئاسمان وەختێ فڕەیدا بۆ زەمین نەردی گوناح. ئینسان لەگەڵ ئەو منەی ناوەیان مامەڵەکە ئەوەی کە لە بەرچاوان نییە ئەوەی کە خەڵکی تر نایبینێ بەڕزان ئەوەی کە خەڵکی تر نایبینێ. ئینسانی دیندار تەنها لەسەر منە سادەکەی ئیش ناکە ئیش لەسەر منە قوڵەکەیەکە کاتێ ئەو منەی ناوەی چاک بوو ئیتر منەکەی دەرەوەشی چاکە بێت. پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم دوو منە سادەکە کە هەر خەڵکێکی تر مامەڵی لەگەڵەکە ئەزانێ و ئەیناسێتەوە بە ڕەفتار تا دەرەکەوێ براکە دۆستەکەت ئەیناسێتەوە منێکی قوڵیش هەیە کە تەنها لەناو خۆتا هەڵت گرتووە بینی خۆت و خوایە خەڵکی تر نایبینێ ئەوەیان کە ڕاستەقینەیە ئەوەی ناوەیە ئەمە لەکردن و لە وتن و لە بێدەنگیشا بە هەمان شێوەیە لە بێدەنگیشا بە هەمان شێوەیە ئەزانن ئەکرێ منە دەرەکیەکە منە سادەکە بێدەنگ بێ ئیسا من بێدەنگ بووم لەبەر دەم بەڕێستانە بەس لەناوە قەرەباڵکم قساکەم هەرێ دەنگا کە منایکا جا دەنگا کە منایکا خوا هەر هەناسامە من هەر هەناسامە هەرێ پەیزیانت باڵاو یا خەیلێ تاسەمان من خەیلێ تاسەمان مەدەد ئەڵڵا مەدەد مەدەد ئەڵڵا مەدەد و مەدەد یا سوبحانی و مەدەد یا سوبحانی شایعانم رەسوول الله صاحب القرآنی دائما سلطانی ئای هەر کورد و کوردزادم خۆ عەرەب لۆلۆ جەم عەرەب لۆلۆ خوا هەر بە من داڵی ئەو دڵەم داوەتۆ
ئازان و خۆشەویستان بارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.